قوبات تاڵبانی ڕێگەیان تاوانەکەی سەیرانگای پەرخ ژیانی هاوڵاتیانی هەرێم و عێراقی هەژان. قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت هەرێم پەیامێکی لەبارەی تۆبارانەکەی تورکیا لە زاخۆ بڵاو کردەوە ڕاگەیان. تاوانە گەورەکەی سەیرانگای پەرخ وجدانی هەموو هاوڵاتیانی عێراق هەر لە دهۆک تا بەسڕەی هەژان. ئاماژەی بۆ ئەوش کرد ئەو تاوانە بۆ هەرێمی کوردستان واتایەکی تری هەبووە. هاوڵاتیانی کوردستان دوو جار وجدانیان هەژا. جارێکیان وەک هەر مرۆڤێکی خاوەن وجدان و جارەکەی تریش وەک کوردێکی بێکەس و بە پشتیوانە کە بەردەوام قوربانین کەس هاواریان نابیستێ. لە بەشێکی تری پەیامەکەی داهاتووە خۆشحاڵن ئەمجارە حکوومەتی فیدراڵ و پەرلەمان و لایەنە عێراقیەکان کە باگشتی و تەنانەت نێودەوڵەتیش هەڵوێستی شیا و گونجاویان هەبووە. دەژڵێت عێراق پێشتر هەڵوێستی جدی هەبوو و ڕنگ بوو کارەساتی بەر لە چەند ڕۆژی ڕابردوومان نەدیبایە. قوبات تاڵبانی هیوا دەخوازێت ئەو ڕووداوە تەبایی بێنێتە نێولایەنە سیاسیەکانی عێراق و لێکیان نزیک بکاتەوە ویان لێ بکات دڵۆپێک خوێنی هاوڵاتیان لە هەموو شتێکی تریان پێگرنگتر بێ. کۆبوونەوەی ئەنجومەنی نێنەرانی عێراق سەبارەت بە هێرشەکانی تورکیا بەڕێوە دەچێت. بە ئامادەبوونی هەریەک لا وەزیرانی دەرەوە و بەرگری عێراق و سەرۆک ئەرکانی سوپا کۆبوونەوەی ئەنجومەنی نێنەرانی عێراق بۆ چاوتێکردنی هێرشەکانی تورکیا پێشنیوەڕۆی ئەمڕۆ دەستی پێکرد. بەپێی کارنامەی دانیشتنەکە کۆبوونەوەکە تایبەتە بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان. بۆ جاری چوارەم لەم ساڵدا ئێران ئاوی ڕووباری زەی بچووکی گرتەوە بۆ هۆیشەوە کێشەی ئاو بۆ ئاوی خواردنەوەی دانیشتوانی قەڵادزێ و کێڵگەی بەخێوکردنی ماسی و زەویە کشت و کاڵیەکان و تەنانەت بۆ بەنداوی دوکانیش دروست دەبێت. پامێری کورسات نیوز ڕایگەاند لە سەعات 4 بەیانی ئەمڕۆ ڕۆژی هێنی واتە دوێنێ ئێران ئاوی ڕووباری زەی بچووکی گرتوتەوە و تا ئێستا بەری نەداوەتەوە و تیشی لە ڕۆژانی ڕابردوودا ئێران بۆ ماوەی چەند سەعاتێک ئاوی زەی بچووکی دەگرێتەوە و دواتر بەری دەداتەوە. بەڵام لا بەرەبیانی ڕۆژی هەینیەوە ئاوەکە گیراوەتەوە و بەرنەدراوەتەوە. ئێران بۆ یەکەم جار لە ساڵی 2017 بە هۆکاری دروستکردنی بەنداوی کۆڵاسا لە سنووری شاری زردەشت لە خۆرەڵاتی کوردستان ئاوی زەی بچووکی گرتەوە و لەو کاتەوە تا ئێستا هەموو ساڵێک لاوەرزی هاویندا چەند جارێک ئاوی ڕووبارەکە دەگرێتەوە. لەسەر ئەم بابەتاوە هەروەها مەترسیەکانی وشکە ساڵی و پرسی ئاو لە جیهان لە عێراق و هەرێمی کوردستانیش من میوانێکم دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم. پرسی گرتنەوەی سەرچاوەکانی ئاو لە نێوان هەردوو وڵاتی دراوسێ عێراقەوە ئێران و تورکیایەکێکە لە بابەتە گرنگەکان کە بە بەردەوامی عێراق و هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشە و مەترسی نەمانی ئاو و کەمبوونەوە بە ڕێژەیەکی زۆر سەرچاوەکانی ئاو لە عێراق و هەرێمی کوردستاندا. من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر پێشەوە مستەفا کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و شارەزاییشان لە بابەتەکەیە هەیە ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منە پرسیار و گفتوگەکانم لەگەڵ جنابیان دەست پێ دەکەم. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بە شێوەیەکی گشتی دەمەوێت بزانم گۆڕانکاریەکانی کەشۆچ کاریگەریەکیان لەسەر ئاوی جیهان کرد و دواتر دێم بەسەر پرسی عێراق و هەرێمی کوردستان. سەرەتا سپاس بۆ ئەم میوانداریە سپاس بۆم دەرفەتە چکە بەڕاستی باسکردن لەسەر ئاو واتە باسکردن لەسەر بەردەوامبوونی ژیان. بێگومان لای جەنابتان معلومە گۆڕانکارەکانی کەشوهەوا کاریگەریەکی زۆر نێگەتیڤی کردوتە سەر سەرچاوەکانی ئاو بە شێوەیەکی گشتی و بەتایبەت لە وڵاتە وشک و نیمچە وشکەکان کە ئێمە وەکو عێراق هەرێمی کوردستان کەوتوینەتە ئەم ناوچەیەوە کە ناوچەیەکی زیاتر کاریگەرین بەم بابەتی گۆڕانکاری کەشوهەوا و هەروەها بۆتە هۆی ئەوەی کە سەرچاوەکانی ئاو لێرە
ساڵانە بە بەردەوامی ئاستی ڕوو لە دابەزین بکات و ئەمەش پێویستی بە وەرگرتنی هەڵوەستی جدی هەیە بۆی پلانەکانمان بۆ داهاتوو باشکرد. باشە دکتۆر، پێم وابێ جەنابەت لەسەر ئەم بابەتە توێژینەوەیەکت کردو. توێژینەکەی جەنابەت ئامانج و ئەجنداکەی چی بووە و خۆی لە چیدا ئەو لە نێو توێژینەوەکەدا گەشتیت بە چی؟ خۆی لە ڕاستیدا ئێمە وەکو توێژەر کە هەڵدەستین بە توێژینەوە ئامانجێکمان هەیە بۆی بگەینە دەرئەنجامێک بزانین ئەو توێژینەوەمان دەرئەنجامەکانی چ چارەسەرێک بۆ کۆمەلگا ئەهێنێت دەدی. من لە توێژینەوەکەمان داتای چەند ساڵێکم وەرگرت لە سەر زەی بچووک باشە و لە هەمان کاتە دیراسی ئاوی ژێرزەویشم کرد. باسە توێژینەوەکەت قسەکەت لە بیر نەچێت توێژینەوەکەت لەسەر ئاو بوو لە عێراق هەرێمی کوردستان بە دیاریکراوی ئەوە جێ مەترسی بوو ئاستی ئاوی ژێرزەوی لە ئەو دەرەنجامانی کە ئێمە پێی گەشتین بە شێوەیەکی زۆر مەترسیدار دابەزی بوو. یعنی چەند ساڵێکی ڕابردوو ئەگەر تۆ پێویستت بۆ وایە بگەیتە ئاستی ئاوی ژێرزەوی بۆ من لە هەولێر پێویستت بە گریمان 100 متر هەیە بۆی بیرێک هەڵکەنی ئێستا پێویستت بە 300-400 متر هەیە. باشە ئەم دابەزینی ئاستەش ئەمە زەنگێکی مەترسیدارە واستا ئاستی ئاوی ژێرزەوی ئێمە بە شێوەیەکی دراماتیکلی ئەن بە شێوەیەکی زۆر ترسناک دابەزیوە. ئەویش لە ئەنجامەوەی کە ئایا زیاد بەکارهێنراوە کەمبارانی کە بۆتە هۆی ئەوەی گراومۆتەرمان بە شێوەیەکی بەردەوام ڕیچارژ نەبێتەوە واتە تەخزیە نەبێتەوە. ئێمە شار ئاوی لێ دەرلین ئاستی ئاوەکەی دابەزیەوە. لە هەمان کاتە دەرئەنجامی تری توێژینەوەکە ئەوە بوو ئاستی ئاوی زەی بچووک ئەو بڕئاوی کە ساڵانە یا پێویستە پێی تێبڕێت ئەوش بە بەردەوامی ڕووی لە دابەزین کردو. ئەوش بە هۆکاری ئەوەی هۆکاری دەرەکی هەیە لەگەڵ هۆکاری ناوخۆی. هۆکارە دەرەکیەکان ئەوە وەک لە راپۆرتەکەی بەڕێستانە پەیوەندی بە وڵاتانی دراوسێەوە هەیە. هۆکارە ناوخۆیەکانیش ئەوەیە ئەو لق و ڕووبارە بچووکانی کە هەیەن لە ئەنجامی کەمبارانی ساڵانە هەندێکیان وشک دەبات ناتوان تەخزەی زی بچووکەن بە شێوەیەکی بەردەوام تاوەکو ئاو بە زیێکات تێپەڕێت و بێتە هۆی ئەوەی ئاوێکی زیاتر کۆکەینەوە لە بەنداوەکەدا. باشە ئێمە دەزانینەوە بۆ هەر بابەتێک بە تایبەتی ئەگەر سێکتەرە گرنگەکان و سەرچاوە گرنگەکان بێ کە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیان و بە دەوڵەتێکەوە هەیە پێویستی بە کۆمەڵێک میکانیزمی گونجاو هەیە بۆ پاراستن بۆ نمونە گەر باسی پرسی ئاوکەین. یعنی لە هەرێمی کوردستاندا چی کراوە بۆ پاراستنی سەرچاوە گرنگە و دەبێت چی بکرێت لە داهاتوە ئەگەر مەترسیەکە بەم شێوە بمێنێتەوە؟ زۆر سپاس بەڕاستی پرسیارێکی زۆر بەجێ. خۆی لە خۆیدا ئاو خاستن ئەو ڕووبارانی کە ئینتەرناشناڵ ڕیڤەرن واتە لە بینی چەند وڵاتێکن یاسایی هەیە. بەڵام بەهۆی ئەوەی کە ئێستا عێراق لە ڕووی سەربازی لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە کێشەدایە و وڵاتانی دراوسێش بخاستن ئێران تورکیا ئەمایان بە دەرفەتێک وەرگرتووە تاوەکو بڕێکی زیاتر ئاو بۆ خۆیان گرت بنەوە کە پێچوانی هەموو یاسانەوە دەوڵەتەکانە. چونکە لە یاسانەوە دەوڵەتەکانە هەیە حەج ڕووبارێک کە دوو وڵات ئەبڕێت هیچ وڵاتێک بۆی نییە بەندا و دروست کات لە سەر سنووری وڵاتەکە چونکە مە ڕێڕەوێکی سروشتیە پێویست ئاو بە شێوەیەکی سروشتی بۆ ڕێڕەوە تێپەڕێت پێویستی بەگرێبەست هەیە پێویستی بەگرێبەزێ. بۆیە من پێم وایە حکوومەتی عێراق لەبەرەوەی سنتەری بڕیاردان لەوەیە پێویستە بە شێوەیەکی کاراتر لەسەرم بابەتە لەگەڵ وڵاتانی دراوسێ جددی بێ و قسەی جددیشان لەسەر بکات چونکە ناکرێتەوە ئەو بڕاوی کە بە شێوەیەکی سروشتی بۆ دێت وڵاتانی دراوسێ بێن بیگرنەوە بۆ نمونەوەی سەر ڕوو ئەداد لێ ئەمە لەسەر زێ بچووک و بەنداوی لەسەر دروستکەن ئۆکەی تۆ ڕێگە پێدراوی بەندا و دروستکەیت بەڵام ڕێگە پێدراو نیت ئەو بڕاوی کە بۆ وڵاتی بڵێن داونستریم واتە ئەو ئاوی کە لای تۆ دەچێت بۆ ئەو بڕەکەی لێکەم بکەیتەوە لەبەر خۆت. ئەمە بەش لە هەموو یاسانەوە دەوڵەتەکانە ڕێگە پێدراونێ بەڵام وەک باسم کرد بە هۆکاری لاوازی ئێستا و ئەو کێشانی کە هەمانە ئەوان بە دەرفەتیان زانانی. دکتۆر چەند مانگێک بەر لە ئێستا هەڵە نەبم لە مانگی یەکا بوو سەرەتای مانگی دوا بوو UN راپۆرتێکی بڵاو کردەوە کە جیهان ڕوبەڕووی مەترسیەکانی گۆڕانکاری کەشوا بێتەوە بە دیاریکراوی 5 وڵات یەکێک لە وڵاتانە عێراق بوو. ئێوە بە حکمی کارەکەتان و بە دوواداچوونەکانتان و توێژینەوانی کە کردوتان لە ئێستادا تێبینی ئەکەن کە گۆڕانکاریەکانی کەشوا و لە عێراق و هەرێمی کوردستاندا سەری هەڵدا بێت؟ خۆی لە ڕاستیە زۆر بە شێوەیەکی مەترسیدار سەری هەڵداوە زۆر زەنگەکە مەترسیدارە لە چ شتێکە بە دیاریکراوی ڕەنگی یاوەتەوە لە چ شتێکە ڕەنگی داوەتەوە هەر لە دیاردەی بە بیابان بوونەوە بیکرا کەمبوونی سەرچاوەکانی ئەو کەم کە وشکبوونی زۆربەی کانیاوە سروشتیەکانمان باشە و ئەو ڕووبارانش کە ساڵانە لە هاوینیشتا ئاوی ڕۆشتوی هەبوو ئێستا ئەو ڕووبار و چەمانشمان هەمووی وشک بووە و
لە هەمان کاتدا ئەو ناوچانی کە پێیان دەوتێت لا دێنشین ئەوانیش هاوڵاتیەکانی زۆربیان گەشت ئەەکەن بۆ ناو شارەکان لەبەر ئەوەی کە تۆ ئاوت نەبوو سەرچاوی ئاوت نەبوو ناتوانانی ژیان بکەی بەڕاستی لەو ناوچانە ئەمانە هەر هەمووی بەڕوونی بە دیار کەوتون و لە خاستن منتیقی گەرمیان و ئەو ناوچانی کە ساڵانە خۆی 150 میلیۆن بۆ 200 میلیۆن بارانبارینیانێ لە ساڵێکی احتیادیە ئەم ساڵ ئەوانیشیان ئەو بڕاوش بارانبارینیشیان کەم بۆتەوە لەبەرەوە دیاردەکان زۆر و زەنجی مەترسیداری پێوە دیارە و پێویستە هەڵوێستی جدی پلانی جدیمانە بێت. دکتۆر دەمەوێت بزانم هەرێمی کوردستان پێویستی بە چەند بەنداوە بۆ ئەوەی کە قەیرانی ئاو لە داهاتوودا دروست نەبێت؟ خۆیەوە بێ لەلایەن وەزارەتی پلاندانان و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە بەڵام حەسب توێژینەوەکان ئێمە بە گوێرەی ئەو ڕوبەری کە هەمانە باشە ئێمە حدودی تقریبا 45 میلیۆن کیلومتر دووجار ڕوبەرمان هەیە ئەو بڕاوش ساڵانە کە بۆمان دێت لە ڕێدا بارینەوەتی بارانبارین بێت یاخود بەفرۆ بێت بە حدودی 40 ملیار متر مکعب ئاومان دێت باشە لە بەنداوی دوکان ئەگەر فول ئاو بێت 7 ملیار شتێک ئاو دەگرێت بەنداوی دەربەنی خانیش بە حدودی 3 ملیار شتێک لەو بابەت ئاوگرێت بە هەر هەمووی بە دوکانی بە دوهۆکشەوە ئێمە حدوانی ساڵانە چەندێک ئاو خەزمکەین نزیکی 12 بۆ 13 ملیار متر مکعب ئاو لە کۆی گشتی بەش ئەکات بەڵام تۆ لە 130 ئاو ئەتوانی گلبێتەوە لەم سێ بەندا تۆ بێت بەنداوی زیاتر دروستکەی بە کوواڵەتی زۆر باش ئەم قسەیە زۆر گرنگە لێرە تۆ بەندایك دروستەکەی کوواڵەتەکەی باش نییە بەرگەی چەند ساڵێکە گرێ و ئاوی بە کابوو هەم پارەکەت بە هەدە ڕۆشت هەم کاتیشت لە دەست و سەرچاوەکانی ئایشت نتوانی بە شێوەیەکی جوان ئیداری بۆ بکەین لەبەرەوە من پێم وایە ئەخ خاستن لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی و لەگەڵ وەزارەتی پلاندانە کە هەڵدەسن بە دروستکردنی بەنداوێک یاخود بڕیار ئەدەن لە بەنداوێک دروستکەن لەسەر چەمێک باشە ئەبێ یەک ئامانجیان بێکە و بەنداوە لە کاتی دیاریکراوی خۆیدا تەواو بێت و ئەو بڕە بودجێش کە بۆی دیارەکرێت پێویستە یعنی ئەجێندا بێت گۆڵ بێت یعنی ومەسە هەدەف بێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە کە ئێمە ئەو بەنداوەمان پێویستە چکە ئەگەر هات و بابەتی ئاو بابەتێکی جدی نەبوو لای من وەکو بەرپرس گریمان باشە لەلایەن لای حکوومەتەوە مەسەڵەن بڕیارم داوە بەندایەک دروستکەم ئەگەر لە کاتی خۆیان بەنداوەکەم بۆ دروست نەبوو هەم پارە هەم کات هەم ئەو بڕاوش کەوشەوەیکی سروشتی بۆ هاتو هەمووی لە دەست دەچێت ئەبێ لەم ڕۆ لەلایەن کۆمپانیەکانیشەوە سزا و پاداش دەبێت ئەمە زۆر گرنگە تۆ بەندایەک دروستەکەی پێویستە کوواڵەتی زۆر باش بێت ئەگەر دیقەت بن بەنداوی دەربەنی خان بەنداوێکی گڵینە دوکان کۆنکریتە لە پەنجاکانەوە دروستکراوە تا ئێستا کێشەیان نییە بوومە لەرزە لێدا کێشەی نیە تووشی تێکشکان نەبوو ئەمەش لەبەر چییە لەبەر کواڵەتی ئەو بەنداوە کە دروستکراوە لەژێر چاودێریا بووە و کواڵەتێکی باشوە ئەگەر دیقەتی ساڵانی ڕابردوو چەند بەنداو لە سنووری سلێمانی دروستکراوە و چەندی نەجاحەتیەنەوە ئەم پرسیارێکی جدیە ئەم بەنداوی لای سەرچنار چەندێک پارەی تێچوو بۆ نەمانتوانی 2 مەتر مکعبای تیا کۆکەینەوە لە دوو شەوی بارانبارین ئاو بردی ئەگەڕێتەوە بۆچی لەبەرەوەی کواڵەتی دروستکردنەکەی وەکو پێویست نەبووە لە ڕووی هەندەسی لە ڕووی جیۆلۆژی لە ڕووی جیۆمۆرفۆلۆژی لە ڕووی ئەو موادانی کە باریانەوە هیچی لە کواڵەتێکی باشانە بوو لەبەرەوە من پێم وایە سەرەتا کە بڕیارە درێت لە سەر دروستکردنی بەندایەک چکەمە ئەمە پلانە سەرەکیەکەیە تۆڵی بەنداوە دروستەکەم زۆر باش بەڵام چ بەنداوێک بە چ کواڵەتیەک ئەمە زۆر باشە دکتۆر باسی لەو کرد کە دیاردی بە بیابان بوون لە عێراق هەرێمی کوردستانە دەرکەوتوویەکێکە لە خاڵە گرنگەکان کە گۆڕانکاریەکانی کشەوە تێدا خۆی بینیوەتەوە ئەبێ بزانم ئەم گۆڕانکاریانە کاتیە یان هەمیشەیە و تاکەی بەردەوامە بێت ئەم گۆڕانکاری و ئەم کەمبوونەوەی ئاوە دووبارە پرسیارەکە بەجێیە لەبەر ئەوەی دیاردەی بە بیانڕامون سەرەتا کاتیە بەڵام وردە ئەبێ بە شتێکی هەمیشەی تۆ چەند ساڵێک دیاردەی کەم بارانی دەیە ناوچەکەت لە ڕووپۆش و ڕووپۆشەکەی کەم دەبێتەوە زەوی و خاکەکەت ئەبێ بە زەویەکی بەیار تووشی ڕاماڵی نەبێت دیاردەی خۆڵبارینە زیادەکات گژوگیات کەمە بێتەوە سەرچاوەکانی ئەو تاو بەرە وشکبوون و لاوازوونە چن لەبەرەوە لە سەرەتا دیاردەیەکی کاتیە بەڵام لەکەڵ بەردەوامبوونی کەم بارانی ئەبێتە هۆی دیاردەی چێویشی ئەمەش زەنگە مەترسیارەکەی باشە سەبارەت بە وشکە ساڵی کەیسە زۆر باسی لێوەکرێ وشکە ساڵی ئەگەری هەیە بۆ ئەم ساڵ بارانبارین و دابارین کەم بێت لە هەرێمی کوردستانە خۆی ئەوە پێشبینیە چکە ئێمە چەند مۆدلێکی جیهانیمانەیە پشتی پێبەسین ساڵانە ئیتر لە مانجینەوە پریدیکشنەکانەوە تا پێشبینیەکانی خۆیان بڵاوکەنەوە مەسەڵەن ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەکانی ئەوروپا چەندێک بارانبارینیان بۆ بێت چکەم پەیوەندی بە ئەو
حاڵەتانەوە هەیە کە لەو قیانوسەکان ڕۆدا نزمبوونەوە و بەرزبوونەوەی پلەی گەرمی لەسەر قیانوسەکان پەیوەندی هەیە بە ڕێژەی دابارین لای ئێمە. تا ئێستا بەڕاستی قورسەتەوە بۆی پێشبینی کە بزانین ساڵێکی باراناویت ئەبێت یاخو ساڵێکی وشکت ئەبێت، بەڵام بە گوێرەی سایکڵ ئێمە دەورەمان هەیە چکێمە پشت بەسین بە داتای مەسەلەن 50 ساڵ 6 ساڵی لەمەوە پێش ئایا ئەم سایکڵە چەند جار دووبارە بۆتەوە لەم 50 ساڵەدا باشە بە گوێرە ئەو داتایانی لە کەشناسی سلێمانی من هەمە و شیکاریم بۆ کردووە لە هەموو 20 ساڵ جارێک 2 ساڵ 3 ساڵ کەمبارانی وشکە ساڵیمانە بێت بۆیە پێم وایە ئەگەر بدایەتی 2000ەکان 3 ساڵمان هەبووە ئەوە 2 ساڵیشە کەمبارانیمانەیە احتیمالە ئیشاڵە ئەم ساڵ ڕێژە بارینەکەمان چێتەوە حاڵەتێکی تەبیعی خۆی ئەش سەرباری ئەو پلە گەرمیە زۆری کە هەیە دکتۆر ئەم سلێمانی کێکێک بۆ لە شوێنە گشتیاریەکان و هەروە پلەی گەرمیشی ڕەنگە لە شارەکانی دیکە سلێمانی و دووهۆک جیاوازی بێت جیاوازیەکی هەبێت لە پلەی گەرما بەڵام ئێمە پلەیەکی گەرمای زۆرمان بینی لە چۆن ڕۆژی ڕابردووە لە سلێمانی تۆمارکە گەشتە 47 پلە ینی ئەم پلە گەرمیە بەرزە کاریگەری لە زستانی ساڵەکە ناکات خۆی پەیوەندیان ڕاستەوخۆ هەیە بەیەکەوە بەڕاستی پەیوەندیان ڕاستەخۆی بەڵام دووبارە ئەگەڕێمە سەر و پرسیاری ئایا پلەی گەرمی لە ئێمە بەرزکە شەپۆلێک بوو لە ناوچەکانی ئەفریقا و هەندستانەوانە ڕووی لە ئێمە کرد ئەگەر بێتە هۆی بەرزبوونەوەی یەک دەرەجەش لە ئاستی ئاوی ئۆقیانوسەکان پلەی گەرمەکە بێتەوە ڕێژەی هەڵەمبوون لەوێ زیاتە بێت لە پاییز و زستانی داهاتووی شەڵا ڕێژێکی باشتر بارانباریمان بۆ ئەبێت بەڵام ئەگەر پێچەوانەکە بێت ئەو ساڵێکی کەمبارانیمان دکتۆر با پرسیارێکی جیاوازتر و ناوچەیتر بکەم جنابەت ڕەنگە شارەزای لە هەر کەسێکی دیکە زیاتر بێت بە حکومی پسپۆڕێکەکەتەوە ئەوش لە شاری هەولێردا دەبینین کەمبوونەوەی ئاو لە وەرزی هاویندا زۆر بەدی دەکرێت ینی سروشتی زەوی پارێزگای هەولێر چۆنە ئەم بابەتە بۆچی ساڵانە دووبارە دەبێت و ڕێگە چارەکان چێ بۆ شارە بەڵێ خۆی شاری هەولێر ئەسڵن نە ئەبووای کێشەی ئاوی هەبێ بۆچی ئەمە بە پرسیارەکەی چکە تۆ کاتێککە دێیت زێیەکی گەورە دەیت لە بینی دوو زیایە ئەسڵن شاری هەولێر کە تێدی عەقدەکەی لەگەڵ کۆمپانیایەک بۆریەکی ئاو ڕاکێشێت لە زەی گەورە و بۆ هەولێر باش ئەبێ بزانێت ئەو کوواڵەتی ئەو بۆری ئاوەکەی پێ هاتووە تەحمولی چەندێک پرێشە ئەکات چەندێک زەخت ئەکات ئاخر ناکرێت لە دەڕۆژە سێجا بۆریەک بشکێت کە ئەبوو ئەو کوواڵەتی بۆریەکەی پێ دروستکراوە کوواڵتێکی زۆر خراپ بۆ یەگەڕێمە سەرەوەی هەچ کۆمپانیایەک ئیشێکی باشەکات پێویستە پاداش بکرێت هەچ کۆمپانیایەکیش کوواڵەتی ئیشەکەی خراپ دەرچوو پێویستە سزا بدرێت ئەمە لەلایەک ترەوە زەی گەورە ئەگەر هاتوو ئێمە وەتە ڕیسۆرس مەنیجمنتێکی باشمان بۆ واتە ئیدارەدانێکی زۆر باشی سەرچاوەکانی ئەومان بۆ کرد ئەتوانین ئاسایشی ئاوی هەرێمی کوردستان مسۆگەر بکەین بە دروستکردنی بەنداوی بێخمە ئێمە شتێکمانەیە لە سروشتا وایە ئەبێ ببەخشیت بۆی بەدەست بهێنی ئەبێت چەند پارچە زەویەک ببەخشین بۆی بەنداوێکی لەسەر دروستکەین ئاوەکەی تیاکۆکەینەوە ئەگەر ئەوە ماکرد ئەتوانین ئاسایشی ئاوی هەرێمی کوردستان بۆ نەوەکانیشمان دابین بکەین بەڵام ئەو هەموو ئاوەی کە لە منتیقەی باڵەکایەتی لە سەکران لە ڕواندز لە بێخاڵ لە ئەم شوێنانە هەمووی دەچێتەوە زەی گەورە ئاوێکی بەفراوی شیرین سروشتی باشە ئەچێت دۆزێ بەبێ ئەوەی یەک بەنداو لەسەری دروستکراوە ئەوش بێ پلانیە واتە چۆنێتی ئیدارەدانی ئەومان خراپە ئەومان خراپە لە هەرێمی کوردستاندا دکتۆر زانیاریەکانی زۆر بە پێز بوو زۆر سپاس دەکەم پێم خۆش بوو کە کاتی زیاتر لەگەڵ جەنابتە بۆ ئەم تۆرە ئیشەڵا لە بەرنامەکانی داهاتوودا من زۆر سپاسی بەڕێز دکتۆر پرۆفیسۆری یاریدەر دکتۆر پێشەوە مستەفاکەن کە بڕێزیان مۆمسای زانکۆ بوون ئەمڕۆ لەم تەوەری منە ئامادە بوون زۆر سپاس دووبارە خۆشەویستان سپاس بۆیش کە تا ئێستا خزم کوڕی باش